لەگەڵ کاک نەجمەدین عومار دەچینە ناو باخە هەنارەکەی. هەناری ساڵەخانی پێگەیشتووە، بەڵام بارانێکی پاییز لە هەنار بدات زووتر پێدەگات و تامی خۆشتر دەبێت. ئەمە کەڵکی بەقە و کەڵکی دنکە هەنارەکە. هەناری ساڵەخانی با ساڵەخانی بڵێن لە 5 تا 15 ئالۆ مەعیدا پێگات لە شوێنە بۆ شوێنکەش فەرقی هەیە بەپێ ئەو خزمەتانەی کە پێشووتر کراوە. باران ئەبارێت هەنار خۆشە بێ و پێگە. بۆچی؟ چونکە کە باران باری ڕادەی شێر لە هەوا زیاد بێت، ئەم تۆکڵە ئەکشێت قابلی کشانە و دەرەجەی حرارە دابەزێ. بە دابەزینی پلەی گەرمە ئەو موادە کاربۆهیدراتەی کە لە دنکەکانە ناو هەنارەکە کۆبووتەوە لە بەهارۆ تا ئێستا خەزنی کردووە هەڵی گرتووە ئەی گۆڕێت گۆڕانکاری بەسەرایەت بۆ ترشی و بۆ پرۆتین و بۆ کاربۆهیدراتانی کە بڵێن لە شەکرانی کە لە هەنارەکە هەیە ئەو گۆڕانکاریانە بە سەرماکە زیاد بێت. اینجا لەگەڵ کشانی تۆکڵەکەش دنکەکان زیاکە حەزمی خۆی وەرەگرێ و ئەو تامی وەرەگرێت کە ئیتر بڵێن پێویستە بۆ سنفەوەکە هەیە. باخەوانێکی دیکە دەڵێت زیاتر لە 10 جۆرە نار لە هەڵەبجە بەرەند دێنرێت، بەڵام خۆشترین و بەناوبانگترینیان ساڵەخانیە. جۆریان زۆرە، بەڵام بە تایبەتی بەناوبانگترینیان ئەم جۆری ساڵەخانیە کە پڕچێژ و پڕبەتام و بەڕاستی توانی بڵێ هەنارێکی نمونەی هەڵەبجی زیاتر بەم هەنارە بەناوبانگ و ناسراوە. هەناری حەمە ساڵەخانی پێڵێن، خۆی پێشتر پیانوت حەمە ساڵەخانی لە خۆشیی جوانی و چاکی و هەمەیەکیان لێ ناوە سا کورکراوەتە بۆتە ساڵەخانی. ئەنی من لەبیرمە لە باوباپیرانمان و حەمە ساڵەخانیان پێوە ئێستا بۆتە ساڵەخانی. ساڵی ڕابردوو هەڵەبجە 27,000 تۆن هەناری هەبوو. پێشبینی دەکرێت ئەم ساڵ هەنار زۆرتر بێت. بەپێی ئاماری کشتتوکاڵی هەڵەبجە 2500 باخەوان لەسەر ڕووبەری 10,600 دۆنم زەوی باخی هەناریانەیە. هەناری هەڵەبجە جگەلەوەی دەتوانرێت پێداویستی ناوخۆ پڕ بکاتەوە بەوەی ناوبانگی و تام و چێژەکەی لە ئێستادا لە سەراستی وڵاتانی ئەوروپا خواستی لەسرە و ساڵانە ڕێژەیەکی دیاریکرا و هەناردەی ژمارەیەک لە وڵاتان دەکرێت. پێشبینی دەکرێت ئەم ساڵ لە چاو ساڵی ڕابردوو بەرەمی هەنار لە سنووری پارێزگای هەڵەبجە زیاتر بێت. هەناری هەڵەبجە چاوەڕێی بارینی بارانێکی پاییز دەکات، چونکە بە بارینی ئەو بارانە تام و چێژی هەناری هەڵەبجە خۆشتر دەبێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.